دوای متمانەدان بە کابینەکەی محەممەد شیع سوودانی دەست بە کۆبوونەوەکانی پەرلەمانی عێراق دەکرێت بۆی کە کۆمەڵێک پرسی پەیوەندیدار بە عێراق هەروە هەرێمی کوردستان هەیە لەو کۆبوونەوەدا باسی لێەوە بکرێت. یەکێک لەوانە پرۆژە یاسای بودجەی ساڵی 2022 عێراق بۆ پێی کە لە ماوەی دەسەڵاتی ڕابردووی حکوومەتی عێراقدا نەتوانرا و پرۆژە یاسای لە پەرلەمان تێپەڕێنرێت. وەروها کۆمەڵێک بابەتی دیکە کامڕۆ 5 بابەتی جیاواز لە پەرلەمانی عێراقەوە خوێندنەوەیان بۆ دەکرێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بۆ بابەتانە بەڕێز سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵم دەبێت. دکتۆر سەباح هەم کاتت باش. ئەگەر سەبارەت بە کۆبوونەوەکە ئەمڕۆ قسە بکەین سەرەتا مەوێت لە بەڕێستانەوە بزانم کۆبوونەوەکە دەستی پێکردووەیان نا ئەو 5 بابەتەی کە بڕیار بوو لەم کۆبوونەوەی باسی لێەوە بکرێت ئەمڕۆ ئایا خوێندنەوەی پێویستی بۆ دەکرێت و چۆن ئەم بڕیارانە جێبەجێ دەکرێن؟ بەیتان باش. بەڕاستی ئەمڕۆکە دەستپێکی ئەم دانیشتنە باس لەو بابەتانە دەکرێت کە جەنابەت باست کرد و گشت ئەو یاسایانەی کە هەیە یان ئەو تا یاسای تازەنە یان خوێندنەوەی بۆ دەکرێت، خوێندنەوەی بۆ هەموارکردنی بۆ دەکرێت. گرنگترین ئەو یاسایانەی کە مباشر پەیوەندی هەیە بە بارودۆخی بازاری عێراق و هەرێمی کوردستان ئەوەیە مەسەلەی ئەعفای گومرگیە سەبارەت بەو کاڵا و شتمەکانی کە خۆراکینە. ئەمە شتێکی گرنگە ئەگەر هاتوو بتوانین ئەم یاسایە بڵێن تەمدید بکەین و درێژەی پێ بدەین ئەو تەسیل دەکات لەسەر بازار و تا ڕادەیەکی زۆر تەسیل لەسەر نرخی ئەو کاڵا خۆراکیانە دەکات کە لە ناو بازارەکاندا هەیە. ئەوانەی دیکەش بەڕاستی وەکو ڕۆژی نیشتیمانی عێراقی و ئەو بابەتانی دیکەش تایبەت بە خاوەن پێداویستی تایبەتیەکان و ئەو تایبەت بە زمانی ئیجتیماعی ئەوانش بەڕاستی گرنگن و ئەتیمادی زۆریشی لەسەر ئەو مناقەشاتانەیە کە لە ناو لیژنەکان دەکرێت. خودی ئەو لیژنانەی کە پەیوەندیدارن وەکو لیژنەی دارایی، لیژنەی یاسایی، ئەوانەی لیژنەکانی دیکە وەکو بڵێ لیژنەی ئەمن و دیفاع ئەوانە هەمووی پەیوەندیدارن بەو یاسایانێکە هەیە. گرنگ ئەوەیە ئێمە بەنسبەت ئێمە بەڕاستی یاسای بودجە کە لە ئەو هەفتانەی کە دێتن دوای ئەم هەفتەیە ئەمە زۆر گرنگە، شتێکی حاسمە بەنسبەت یاسای بڵێن بەنسبەت داهاتووی عێراق و داهاتووی پرۆسەی سیاسی. لەبەرەوەی ئێستا تقریبا حکوومەتی محەممەد شیع سوودانی گەشتۆتە ئەو ڕادەیەی کە نێوان دوو اختیارە، یان ئەوە تا بتوانێت بە تەواوەتی دەست بە کارەکانی خۆی بکا بە ڕێگای یاسای بودجەوە، یان ئەوە تا دەتوانین بڵێن بەپێی راپۆرتەکان و بەپێی هەموو ئەو ینی ئەو مؤشراتانەی کە هەیە لەوانەیە شکست بێنێ. ئەوجا هیوادارین کەەوە ئەو یاسای بودجەیەکە بکرێ لە بە زووترین کات یاسای بۆ دابدرێ و تەشریع بکرێ و لە هەمان کاتیشدا دەبێت زەمانەتی ئەوە بکەین کە حقوقی هەرێمی کوردستان و حقوقی گەلی کوردستان بپارێزین لەو یاسایە. لەبەرەوەی ئێمە بە تەسەوری خۆمان لە 2014 تاکو ئێستا ئەم یاسایانەی کە دەرچووە کە تایبەت بە بودجە هیچی عەدالەتی تێدا نەبووە، بەڵکو لە ڕووی تەنفیزیەوەش کێشە و گرفت هەیە. بەڵێ دکتۆر سەباح پێتان وایە حکوومەتی نوێی عێراق و حکوومەتەکەی سوودانی یاسای بودجەیان دەبێت لەبەرەوەی پێشووتر چەند ئاستەنگێک لە بەردەمەم یاسایەدا هەبووە لە حکوومەتەکانی پێشوو؟ بێگومان دەبێت یاسای بودجەی هەبێ، هیچ یعنی هیچ عیلاجێکی دیکەمان نییە. یاسای بودجە ڕێگایەکە بۆ مەسائلی ئیشکردنی حکوومەتەکەی خۆی. هەموو وەزارەتێک پێویستی بە بودجەیەکی تایبەتی هەیە بەپێی پێویستیەکانی، بەپێی ئەو ڕوئایەش کە پێشکەشی کرد لە منهاجی وەزاریەکەی کە لە 27دا ئیعلانی کرد لە ناو پەرلەمانی عێراقی. طبعا ئەو منهاجە تێدایەتی ڕوئای ئەو بڵین ئەم حکوومەتە چۆنە و گرنگترینیان کە بودجەی پێویستە تایبەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە کە ساڵی داهاتوو لە ئۆکتۆبەر و مەزەندە دەکەین لە ئۆکتۆبەر ئەم هەڵبژاردنەی پارێزگاکان ئەنجام بدرێ
و لەگەڵ ئەوەش ئێمە بەڕاستی یەک کێشەی گەورەمان هەیە ئەویش تاکو ئێستا ڕێژەی بێکاری یعنی گەشتۆتە حەدێکی مەترسیدار یعنی سەتاچلی تێپەڕاندووە ئەمەش گرفتێکی یەکجار زۆرە لە ناو گەنجان لە ناو خەڵکی عێراق و پێویستە حکوومەت ئیشێکی جدی بکە خۆشبەختانە هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر تەختیە کردووە بە ئیستیسمارات و بە کەرتی تایبەت بەڵام بەداخەوە لە عێراقی ئەو کەرتی تایبەتە ئەو قووەتەی نییە تاکە کەرت کە قووەتی هەبێ کەرتی گشتیە یاخود کەرتی دەوڵەتە اعتیمادی کولیان لەسەر تاعیناتە و لەسەر ئەو بڕەپارەیە کە وەکو موچە پێی دەدرێت لەلایەن دەوڵەتەوە کەواتە یعنی هەموو چاوەڕوانی ئەم یاسایە دەکەن تاکو تشریع بکرێ و تاکو حکوومەتی شیع سوودانی دەست پێ بکە بەکاری فعلی خۆی پرۆژه یاسای بودجێ 2022 عێراق چی دەبێت کە وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد پێویستە لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت مافەکانی هەرێمی کوردستانیش تێدا پارێزراو بێت دیارترینە و گۆڕانکاریانە چی نەگەر بە پێڕەشنووسی پرۆژه یاساکە بێت؟ ئەو گۆڕانکاری یەک بودجێکی تایبەتی دەبێت بۆ هەڵبژاردنەکانی ئەوەی کە نیاز وایە بکرێ بۆ پارێزگاکان ئەو بودجەیەکی باشی دەوێت لەبەرەوەی پرۆسەی هەڵبژاردن بودجەیەکی تایبەتی دەوێت خاڵی دووەم پێویستە ئێمە پێشەوەی بچینە ناو ئەم یاسایە ئەو قەیرانەی کە هەیە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی چارەسەری بۆ بدۆزینەوە لەبەرەوەی محکمەی ئیتیحادی بەڕاستی بڕیارێکی دەرکرد ئەو بڕیارەش بە مەزەندەی خۆمان یعنی پێویستی بە مراجعەکی جدی هەیە تاکو بتوانین ئەو موازنەیە کە دێتن ئەو فەقرەیە کە تایبەتە بە هەرێمی کوردستان دەبێ بە تەواوەتی ینی عادلانە بێ و بە نەزەر ئەتیبار وەربگرێت کە ئەم کێشانە پێش وەخت چارەسەر بکرێت بە تایبەت کەرتی نەوت و گاز ئەوە دەبێت چارەسەرێکی جدی بۆ بدۆزرێتەوە پێش ئەوەی ئێمە بچینە ناو قوڵایی ئەم بودجەیە کەواتە ئەم گۆڕانکاریەشە یعنی پێش ئەوەی کە بچینە ناو ئەو یاسایە دەبێت ئێمە مفاوەزات دەست پێ بکەین لەسەر قەراری محکمەی ئیتیحادی و محاولەکردن دۆزینەوەی ڕێگا چارەیەک بۆ ئەوەی بتوانین ئەم یاسایە بۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ بۆ ئەوەی کە ئەو بڕەپارێش ئەوەش دەبێت مەرجێک بێ لە مەرجەکانی ئەویش ئەوەیە نابێت بە میزاجی ئەم بڕەپارەیە بنێدرێ یاخود نەنێدرێ ینی دەبێت بە شێوایەکی سیستەماتیکی منەظەم هەموو مانگ ئەو بڕەپارەیە بە شێوازێک بنێدرێ کە بە هیچ شێوازێک تاخیربوونی تێدا نەبێ یاخود ئەعتیماد بکە لەسەر میزاجیاتی سەرۆک وەزیران یاخود وەزارەتی دارایی. باڵێ دکتۆر سەباح بڕیار بوو کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکەن یەکێک لە بابەتەکانی کۆبوونەوەکانیان بودجەی پرۆژە یاسای بودجێ عێراقە هیچ زانیارێک سەبارەت بە شاندەکەی هەرێم هەیە بۆ سەردانی بۆ بەغدا چاوەڕێی وەڵامی حکوومەتی عێراق دەکەن ئەوان؟ نەخێر چاوەڕێی وەڵامی حکوومەتی عێراقی ناکەن ئەو شاندە بەس ئەوەندەیە یعنی حاضر بێ و بتوانن سەردانی عێراق بکەن بەغا بکەن بۆ ئەوەی دەست بە یعنی دانوستاندن و توێژ بکەن لەگەڵیان لەسەر ئەو بابەتانەی کە معلق ماوەتەوە لەبەرەوەی ئێمە بەپێی تەحالوفی ئیدارەتی دەوڵات ئێمە ڕێکەوتنمان هەیە لەگەڵیان ڕێکەوتنێکی استراتیجیمان هەیە لەگەڵیان چەند بەندێکی تێدایە ئەو بەندانە گرنگترینیان چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەیە کە نێوان حکوومەتی هەرێمە حکوومەتی ئیتیحادی هەیە لە منهاجی وەزاریەکەش بە هەمان شێوە مادەیەکی تایبەت هەیە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کەواتە ئێمە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێویستە لیژنەیەک بە زووترین کات بگاتە بەغدا تاکو بتوانن ئەو دانوستانانە بکەن و بتوانن بگەنە دەرەنجامێکی کۆتایی. باڵێ بەڕێز دکتۆر سەباح سوبحی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان.